سڵاوت لێبێ ئەگەر باسێکی و پرۆژەی خۆتم بۆ بکەی ئەو چاوێلکێ چێ بەدەستەوە. سلااو لە تۆش بێ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەن. ئەو پرۆژەیەکمانداینە بۆ نابینیان بۆی کاراسانێکی تاوایان بۆ بکاتن چە مۆسفاتە شتێدا و پێران نەگەشتە چە مۆسفاتێک کەشی لۆ زیادکەن. یەک لە مۆسفاتەکانی دووری نزیکی بابەتەکان یان ئەو مادانە کە لە پێشتن ئەو لۆ نمونە دیوارەیان شتەکە دێتە پێشیان کورسیەکە لێرانەی ئازی دەنجی دەدا لە ڕێگەی ئەو بزەرەوە. یەک لە مۆسفاتەکانی کە کامیری پێوەیە فەیسی بەرامبەر دەناستەوە. جەنابەت کاک دەشتی کابرایەکە کۆری ئەوەی کە ئاینەکە بەکاردێنی بەس جەنابەت کە دەی دەرەوە کاک دەشتی وە هات لە ڕێگە ئەو سەماعی کە لەکن جێوە دامانایە سەوتمان کەس کردێ لە بە ئازێتی جێ وشت بەس مەجارێکی ئەو هاشمان نەبووە مەجارێک وامانە دەتان کە چەند مۆسفاتێک کەشی لۆ زیادکەین. ئەگەر باسێکی ئەو پرۆژەی خۆتم بۆ بکەی ئەمەی دەستت چییە؟ پرۆجێکتەکەیمە بەناوی فایر فایتەر ئەکستینگویشەر مەشینە کە ئەگەرمان لە بۆ دەکوژێتەوە بە شێوەیەکی خودکارانە واتە تۆ پێویست ناکە کۆنتڕۆڵەکەت هەبی بە خۆت ئاراستەی مەشینەکەی لە بۆ ئاگرەکەی دیاری بکەیت بەتەنیا لەبەر سنسۆرەکان هەستی پێ دەکاتن و هەروەها دەڕواتن لە بۆی دەکوژێتەوە. ئاردنیۆمان بەکارهێنایە بەخۆی دەتوانێت ڕاستپێری PIش بەکاربێنی بەس ئەمە ئاردنیۆ ئونۆمان بەکارهێنایە لە بۆ پرۆگرامکردنی مەشینەکەمان و هەروەها سێرڤۆ مۆتۆریش کە ئاراستەی سۆندەکەمان لە بۆ دیاری دەکاتن و دەیجوڵێنیتە. باشە لە ڕووی نرخەوە نرخی ئەوانە چۆن ئەگەر پێم بڵێ ئەگەر بیفرۆشیان ئێستا ئەوەندە کە تێچۆکەی چەند؟ تێچۆکەی نزیکەی $200 و طبعاً مادەبوونی خۆتی دەخێت سەرەوە دەتوانین بەوەندەی بیفرۆشیت. پرۆژەکەیمە ئاگادارکردنەوەی بوومەلەرزەیە بە پێشوەختی بە شێوەیە ئەلەرم ئاگدار دەکاتەوە بە چەند سانێکی کەم بەڵام گەر بکرێ ئەو پرۆژە ئیتمان پێ بدرێت لە نای حکوومەتە هەرێمی کوردستانەوە هەر باڵاخانە و هەر نیشتە جێبوونێک دروست بکرێ پێشوەختە بە ناخی زەویدا 200-300 متر قۆڕکن لێ دەدانێ زۆر پێشوەختی ئاگدار دەکات بۆ هەر حاڵەتێکی بوومەلەرزە و بە هەر حاڵەتێکی نەناکاو بە شێوەیە ئەلەرم ئاگدارتان ئاگداری ئەو نیشتە جێبوانەی ئەوەندە دەکاتەوە. باشە قەبارەی ئەو چەند دەبێت ئەگەر بکرێتە پرۆژەیەکی واقعی و کاری پێبێت قەبارەکەی چەندە؟ قەبارەیان زۆر گەورە نییە هە بە شێوەی وایە ئەو وایارە چەند بستە ناخی زەوی ئەوەندە ئەلەرمەکە زووتر ئاگدار دەکاتەوە.